ئەزیزان و خۆشەویستانی نارتی بەیانیتان باش من سەردەش غەفوورم ئەمڕۆ لە بڕگەی کینەی هۆشایی تەندروستیدا لە سەنتەری ژیانەوە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانی شێرپەنجە بە تیشک لەگەڵتانم. با بزانین لەم سەنتەرێدا چۆنین چارەسەر دەکرێت بۆ کەسێک ئەگەر شێرپەنجەی هەبێت بە تیشک. ئایا ئەو کەسانەی لەم سەنتەرەدا چارەسەری پێویستیان بۆ کراوە چەندێکن؟ بۆ نمونەمە بەسمانەوەیە چەند کەس لەم سەنتەرەدا چارەسەری بنبڕی ژێرپەنجەی بۆ کراوە بە تیشک. بۆ گفتوگۆگرتن لەسەرم بابەتە فەرموو لەگەڵمان بن. ئەزیزان NRTS ئێمە لە نێو سەنتەری ژیانەوە داین بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانی ژێرپەنجە بە تیشک. با بزانین چۆنین بە تیشک چارەسەری ژێرپەنجە دەکرێت. بۆ گفتوگۆگرتن لەسەر ئەو بابەتە ئێستا لەگەڵ دکتۆر کامەران پسپۆری رادیۆتراپیا گفتوگۆ دەکەین. فەرموو لەگەڵمان بن. کاکتۆرم کاتت باش. ئەکرێ پێمان بڵێیت ئەم سەنتەرە میکانیزمی ئیشتان چۆن و چۆن چارەسەر بۆ نەخۆشەکانی شێرپەنجەکەن؟ بەڵێ باش بەخێر بێ ناخوا. سەنتەری ژیانەوە لە ساڵی 2009 یەکەم جار دەستمان کرد بە ئیش بەنای سەنتەری سلێمانی بۆ چارەسەری نەخۆشی شێرپەنجە. باشە دوای ئەوە ئەم ساڵ ناوەکەیمان گۆڕی بە سەنتەری ژیانەوە بۆ چارەسەری شێرپەنجە بە تیشک کە ئەمایان لای ئێمە تەنها بە تیشک چارەسەری نەخۆشی شێرپەنجەکە وەکو خۆمانەزانین هەموو لایەک ئاگادارەش شێرپەنجە چەند جۆرە چارەسەری هەیە. یەکەمیان بریتیە لە نەشتەرگەری کە بڕێکی زۆری ئەو گرەیە لا ئەبرێت. دوای ئەوە بەشێ لە نەخۆشەکان نەک هەمویان چارەسەری کیمیایان پێویستە کە لە نەخۆشخانەی هیوا برادەرەکانمان لەوێ دەستیان خۆش بێ لەوێ چارەسەری کیمیایی بۆ ئەکرێ. پاشان بەشی سێمیان ئێتە لای ئێمە بۆ چارەسەری شێرپەنجە بە تیشک لای ئێمە وەری ئەگرێ کە بەڵای سنتەرەکەی ئێمە تاکە سنتەرە لە عێراق لە یازال کە بە شێوازی سێ دووری ئیشەکەین. تازەترین شێوازی عیلاجە لە عالەما کە ئێستا بەکارێت دوو دووری تەنها دوو دووری ئەبینی بەس سێ دووری تەنها قوڵای و درێژی و پانەکەشی ئەبینیرێ کە بە شێوازی ئێمە سیتیسکانمان هەیە بۆ نەخۆشەکانی ئەەکەین. دوای کە سیتیسکانمان بۆ کرد نەخۆشەکە جوان هەمووی دەرەکەی قوڵێکەشی و هەموو پانی و درێژیشی دەرەکەی بڵین بەڵێ توانین ئەزانین بزانین کە هەموو چواردەری گرێکەمان کەڤەر کردو و توانی بە تیشکەکە هەموو لاکانی شێرپەنجەکە بگرێتەوە. دوای کە پلانی بۆ دایانڕێ لە ژووری فیزیا و دکتۆر جارێکی لە چای پێ ئەخشێنێتەوە کە بەدڵی بوو اینجا ڕازی ئەبێ بێتە ژووری عیلاجەوە. بەڵێ کاکتۆر مەبەستمان ئەوەیە کە ئەو تیشکانە چین بۆ نمونە چ جۆرە تیشکێک بەکارێنێت؟ ئێمە هەر تیشکی ئەکسڕەی ئەتیاتیە بەڵام وزەکەی بەرزکراوەوە کراوە بە مێگافۆڵس کە بە ملیۆن یەکەی بڵین فیزیایی ئەپێورێت. ئەمانە کە لای ئێمە 5 جۆر عیلاج 6نەوە وزە بەکارەهێنین. باشە ئەمانە کە ئێمە تاکە سنتەرین کە زۆرترین شێوازی بڵێن ئەلکترۆن و فۆتۆن بەکارێنین لە سنتەرەکەمانە بۆ چارەسەری نەخۆشیەکە کامەش بە پێی شێوازی نەخۆشکە قەڵەوە زەعیفە شوێنی ئەو گرێ لەکوێە لە ناو مێشکیاتی لە جسمیاتی بە پێی ئەوە وزەکان ئەگۆڕین بۆ ئەوەی بتوانین بەسەر تیومەرەکە زاڵبێت لە تۆبا لە دەنگی پەرستۆڵۆ بگرێت تا هەمووی زەرەر و ئیسفادەی خۆی هەیە. بەڵام بەگەر بە شێوازێکی علمی و بە پێی ئەوەی کە ستاندەردی نێودەوڵەتی قەراری یاوە بەکار بێنێ ئیسفادەکەی زۆرترە بێ و زەرەرەکەی زۆر کەمترە بێ. بۆ نمونە باسی شێرپەنجەی مێشکێکە. شێرپەنجەی مێشک هەروە شوێنێکی ئاسانیەکە ئیلە ئیشی تیا بکرێ. ئێمە بۆم باس نەکردی کە سنتەری ئێمە شێوازی ئایامارتیمان هەیە ئینتێسی مۆدیولیتد رادیۆتەراپی کە یەکەم سنتەرین لە عێراقا ئەم شێوازەمانە وەکو کولفەی سێ نەخۆشە بە وەکو کاتی سێ نەخۆشەگرێ وەکو ئیشی سێ نەخۆشەگرێ. بەڵام ئەوەیە زۆرترین جورعا ئەی بۆ نەخۆشە لەگە کەمترین زیان بۆ چواردەرەکەی. ئەو زیانانی کە هەیە بە پێی شوێنی تیومەرەکە بڵین شێرپەنجەکە لە کوای لەشی ئەو نەخۆشیە فەرقەکە بە پێی ئەوانە. بەڵام ئەوەیە ئێمە کە دوای ئەوی پلانی بۆ دانە لە ژووری فیزیایی دکتۆر سەیری ئەکاتەوە ئەبێ حسابی یەک بێک هەموو ئەو بەشانی لەشکێن کاکێتە شوێنی تیشکەکەی ئێمەوە هەموو بەشێک لە لەش توانایەکی دیاریکراوی خۆی هەیە. ئەوە نییە بڵێ کەس تەحملەکە هەمووی تەحملێکی تایبەتی خۆی هەیە. بە پێی ئێمە و تەحملە کە ستاندەردی نێودەوڵەتی هەموو دنیا قەراری لەسەرراوە ئێمە ئەوانە حساب بۆ هەر هەموویەکەین کە لە ڕادەبەدەری ئەوە نەبوو اینجا ڕازی ئەبین. ئەگەر
لایە لەو حەددا جارێکە دەستکاری پلانەکەکەینەوە بۆ ئەوەی کەمترین زەرەر بە چواردەرەکەی بگەین. بۆ نمونە ئەو کەسانی کە سەردانی ئێرەکەن تا چەندێک چارەسەری پێویست وەرەگرن و نەجاتیانە بێت بۆ نمونە ئایا نەجاتیانە بێت لەو خەلایە سەرەتانە لەو خانە سەرەتانە؟ شێرپەنجە ناتوانین بە نەخۆشیکی زۆر ئاسانی و سادەی بگرین و زۆر ئەو قورس و دێوەزمێنیە کە لای خەڵک باسەکرێت و لێ ئەترسن. ئەو نەخۆشانی کە سەردانی ئێماکرێت زۆربەی زۆریان لە نەخۆشخانەی هیواوەیەن کە بەشی فەحسەکەی کراوە لێ و هەموو شتێکی بۆ بڵین کراوە لای ئێمە ئەگە شتێکی کەم مابێت ئێمەش بۆی تەواوەکەین نەخۆشیەکان کێنە لە ئێمە دوو جۆرن. چارەسەری بنبڕمان هەیە لەگە چارەسەری لاوەشی زۆربەی زۆری نەخۆشان کە لایەتە لای ئێمە بنبڕی بۆ ئەکرێت کە ئەمە بەڵێ بکە بە ئینگلیزیەکەی کیورێتیڤ و پالیتیڤی پێ ئەوترێ باشە بنبڕەکان عیلاجی بۆ ئەکرێت و لە مراقەبە ئامێنەوە نەخۆشمان هەیە چەند ساڵە سەردانمانەکاتەوە هیچ مشکلێکی نییە و هیچ شتێک لە جسمیان نەماوە بەڵام ئەمە ئەو نییە بڵێتە تەواو دەستی لێ شۆرد و تەوا هیچی ناوێت ئەبێ بەردەوام سەردانی پزیشک بکات چونکە بەشێکی زۆری شێرپەنجە توانای ئەوەی هێجارێکی تر هەڵباتەوە لە هەموو جسمیا بەڵێ لەو شوێنەی کە دروست بۆ لەوە ئەچێ لە بچێ بۆ شوێنی تر لەوە ئەچێ لە عینە شوێنە هەڵباتەوە بە زۆر نەخۆشیشمان هەیە چەند ساڵە هیچ مشکلەیەکیانێ بە تایبەتی ئەوانەی خوێن بازێکیان هەیە زۆر باشن. بڵێ کاکتۆر بۆ نمونە عیلاج بە تیشک بڵێ چارەسەر بە تیشک لەگەڵ چارەسەر بە دەرماندا تا چەندێک فەرقیانەیە کامیان باشترە یان هەردووکیان لە یەک ئاسان؟ هەریەکەیان تایبەتمەندی خۆی هەیە بە پێی جۆری شێرپەنجەکە سە زۆر نەخۆشیمان هەیە کە لە مێشکا هەیە بە هیچ شێو چارەسەری کیمیایی بۆ بەکار ناهێنرێت دوای ئەوەی کە نەشتەرگەرەکەی بۆکرێ ڕاستە خۆ بێتە لای ئێمە لە سا شەستی بە شێویشی ئام لە سا شەستیان بە شێرپەنجەکان بە نێشتەرگەری ئەڕۆن لە سا سی بۆ چلیان بە تیشکەکەی ئێماڕە ئەوی تریشی مایەوە بە کیمیاکە ئاڕاتەوە زۆر نەخۆشی تریشمانێ بە تایبەتیان لە سنگیان دوای بۆ ماوەی 10 ساڵ دەرزی هۆرمۆنات وەرەگرن. بەڵێ بۆ نمونە ئەوەی کە باوە لە ناو خەڵکیاڵێ چارەسەری شێرپەنجە بەس بۆ شێرپەنجەی پێست هەیە بۆ نمونە ئایا لەم سنتەرەدا شێرپەنجەی پێست تا چەندێک چارەسەرێک هەموو جۆرەکانی شێرپەنجە عیلاجی بۆ کرێت. بەڵێ یعنی عیلاجی تاکە سنتەرین کە زۆرترین شێوازی دووری و شێوازی عیلاجمان هەیە لە عێراقا بین ئێستاش لە سا 65 نەخۆشەکانمان ناو سلێمانی لە سا 35 لە دەرەوەی سلێمانی وێن بە تایبەتی ناوڕاست و باشووری عێراقە لەوێ لەوە خزمەتی تەندروستی زۆر لە ئاسێکی نزمیان لەبەرەوە زۆربەی زۆری نەخۆشەکان کە شتێ زۆر قورس بێت و تەکنیکەکەی قورس بێ ئینێرم بۆ سلێمانی بۆ هەموو کەس باشە زانێ کە الحەمدوللا سنتەرەکەمان زۆر لە توانایەکی باشەیە بە لەبەرەوە هەموو جۆرەکانی شێرپەنجە لای ئێمە عیلاجی بۆکرێ بە پێی جۆرەکەی و بە پێی ناوەکەی فەرقەکات. نەخۆشەکان زۆر باشن یعنی بە دەگمەنتیا بێ یەکێک تۆزێک بێتاقەت بێوەمانە چونکە ئێمە سوپاس بۆخوا لە پرزگەکەەوە بیگرە تاوەکو مدیرەکەشمان لەگە هەموو کارمەندەکان و پزیشکان و هەموو ئانێرە بە ڕێزێکی تایبەتیەوە تامل لەگەڵ و نەخۆشانەکە وەتوانن خۆتان لە نەخۆشەکان بپرسن بۆی ئێمە نەڵین باسی سنتەرەکەی خۆمانەکەین کە ئەوە هەر کەسێکێت چەنە سوپاسمانەکە کە دوای تەواو بێت لەبەر ئەوەی ئەوانە نەخۆشی شێرپەنجان بەڕاستی مراعاتیان بکرێت شێوازێکی مامەڵی تایبەتی ئەوێت وەکو نابێ وەکو شوێنەکانی تر بێ بۆ ئێمە کاتیشماندانەوە بۆ نەخۆشام و نەخۆشی لە کاتی خوایەت عیلاجەکەی بۆ کات و ئەڕاتەوە بەس تاکە مشکلێکە لەم سنتەرەیە هەمان بێت لیستی چاوەڕوانی کە بەداخەوە ئێستا لیستی چاوەڕوانیمان گەیشتۆتە 8 مانگ ئەگەر لەسە نەخۆشی سەرە بنووسێت دوای 8 مانگ بەریەکە کە بەڕاستی ئەمە بۆ زۆربەی زۆری بڵین ئەو شێرپەنجانە هیچ بنەمایەکی زانستییان نامێنێت بۆ نمونە حاڵەتی وایە زۆر زۆرە بێت بە زووترین کات چارەسەری بۆ بەڵێ زۆری کە چاوەڕێ بکات زەرەری پێ ناگەێنێت چەندێکە لێرە خەریکین تاوەکو بتوانین میکانیزمی بدۆزینەوە کە ئەوانەی کە زۆر زەڕورە زووتر بیکەین بەڵام لەبەر ئەوەی کەلیسی چاوەڕوانەکەمان زۆرەوە ئێمە بە خۆشحاڵیەوە ڕۆژی هەفتا بۆ 8 نەخۆش عیلاج وەرەگرێ لەم سنتەرەیە لەگەڵ ئەوە شالیسی چاوەڕوانیمان بۆ 8 مانگە لەبەر ئەوەی هەولێر ئێستا حالیان جیازەکەی ئیش ناکات دهۆک نیەتی کەرکک نیەتی کە ماسە کوردستانن هەمووی ئەینێرێ بۆ ئێرە زای دەنەوەی لە سا 35 بۆ چنی نەخۆشەکانمان ناوڕاست و باشووری عێراقەوەیە کە ئەمە زەختێکی زۆری خسوەسا سنتەرەکەمان کە لیستی چاوەڕوانەکەی زۆر دوور کاکتۆر هۆشیاری تەنووسی و ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی کە سەردانی ئەم سنتەرەکەن بۆنەوە
ئێمە ڕاستەکەی وەکو یەکەمجار نەخۆشببینین نایەتە لای ئێمە نەخۆشببینین بۆ نمونە سنتەری هۆشیاری نەخۆشەکانی مەمکمان هەیە کە یەکەمجار بەشێکی زۆری نەخۆشەکان لێ بەشێکی تریان چێتە لای برانەشتەرگەرەکانمان لای جەماعەتی جەڕاحەکان لەوێ ئەبینێ و لای دکتۆری تر ئەبینێرێ کە دوای تەشخیصەکرێ اینجایەتە لای ئێمە لەبەرەوە من داواکارم لە هەموو خەڵکە ئەگەر لە 8 ڕۆژێکە هەستی بەگرێ ناڕەحەتیە لە جسمیان کرد ئیهمالی نەکە خۆی ببێ بە دکتۆری خۆی پێویستە سەردانی دکتۆری پسپۆر بکە لە هیچ شوێنێکی دەست نەکە و لە بنکە تەندروستەکەی گەڕەکی خۆیان بۆ دوای ئەو لێبینێرە بۆ لای دکتۆری سەروتر و تایبەت بەو بوارە بۆ ئەوەی کەس نەخۆشێک و نەبێ لەو بینە و خۆی ئیهمال نەکە بەداخەوە لە ئازەل نەخۆش هەیە کە مەرحەلەکەی گەیشتۆتە 3 و 4 ئینجایە بۆ خەستەخانە نەبێ پێش وەخت ئەو کەسانە پێشتر وەخت کە خۆ هەست بە گرەیەکێکی لە جسمدا بە ناڕەحەتیەکە گرێمە بەستەوە یعنی شتێکی ناتەبیعی یعنی شتێکی ناتەبیعی کە هەست بەکی جسم ناتەبیعی ئەومانە یەک سەر بچۆ سەردانی پزیشکی بکە بۆ ئەوەی گاتە نەتیجێ شت نییە هەموو گرەیەکیش لە جسمە خراپ بێت لە بڕوی لەگەر دەگرێ بینی 8 بۆ 9 بە شێوازی پێوترێ بینایی کە حەمیدا تەنها لەوە چێ 1 بۆ 2 لەو حەمیدانی ترسناک نییە ترسناک نییە تەنها 1 بۆ 2 لەوە چێ گرێکی ترسناک بێ و خەتەر بێت بەس نابێت تۆ خۆ قەرار بێ ئەبێ دکتۆر بۆ یەکلای کاتەوە زۆر سپاس بۆ دکتۆر کامەران کە لەگەڵمانوی بۆ بەخشینی ئەو زانێرانە زۆر سپاس ئەزیزان ئێستا من لە نێو سەنتەری ژیانەوەدام بۆ قسەکردن لەسەر ئەم سەنتەرە و بیدایەتی دروستبوونی ئەم سەنتەرە گفتوگۆ لەگەڵ کاک بڕیاردا دەکەین کە بەرەبەری کارگەڕی ئەم سەنتەرەیە کاک بڕیار ئەم کاتت باش هەموو کاتێکە زۆر سپاس کاک بڕاتوانی پێمان بڵێیت بیدایەتی ئەم سەنتەرە چۆنی دروست بوو زۆر سپاس دیارە سەنتەری ژیانەوە بۆ چارەسەری نەخۆشەکانی شێرپەنجە بەتشێک لە ساڵی 2009 یەکەم نەخۆشمان لێرە چارەسەر کردووە و ئەم جۆرە سەنتەرە لە شاری سلێمانیە ئەتوانین بڵێن تاکە سەنتەرەکە چارەسەری نەخۆشەکانی شێرپەنجەی پێەکەین و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش تاکە سەنتەرەکە جۆرێک لە چارەسەر وەکو سێدووری سری دایمێنشن کە چارەسەری نەخۆشەکانی شێرپەنجەی پێەکەین بتیشی بڵێ ئامارێکی ئەوتۆتان لە بەردەسایە ساڵانی 2015 بڵێن ئەماری ساڵی 2015 تقریباً 1155 نەخۆش چارەسەر کراوە لەو ئینە لە 135 نەخۆشەکانمان لە دەرەوەی شاری سلێمانی و پارێزگای سلێمانی بووە دوو جۆ چارەسەریشمان تیا کردووە لەو چارەسەرانە پێڵەن چارەسەری بنبڕ لە 60 ئەو جۆرە چارەسەر بووە جۆرێکی لە چارەسەری لاوەکی بووە کە جۆری نەخۆشیەکە و مەرحەلەی نەخۆشیەکە کە ئەتوانین بڵێن چۆتە ستێج 4وانێ لەبەرەوە پێویستی بە جۆری چارەسەری نەخۆشی لاوەکی بووە بۆ لاوەکیمان بۆ کردووە بۆ نمونە ئەڵێن بنبڕ و لاوەکی بنبڕەکان تا چەندێک ڕێژەی چەندێک ئامارێکی ئەوتۆمان بیتێ ڕێژەی چەندێک بۆ نمونە چارەسەر بوون لە بنبڕەکانە ئەلحەمدوللا ئەوەی کە چارەسەری وەرگرتووە ئەتوانم بڵێم چارەسەرەکەی لە 90 ئیستیفادەی لێ کردووە و هیچ نەخۆشەکمان نەدیوە دوای ئەوە بێتوانێت پێویستی بە چارەسەری تر بێت لەبەرەوە باشترین چارەسەری وەرگتووە لێرە بنبڕەکان بۆ چوونەتەوە ماڵەوە ئەکسەرەتی نەخۆشەکان بڵێ کاک بڕیار ئەم سەنتەرە چەند سەنتەری هاوشێوەی سەنتەری ژیانەوە هەیە لە کوردستان تاکە سنتەرە بە شێوەی سێ دووری ئیشەکە و سنتەرێکی تریشمانەیە لە شاری هەولێر لە ناو نەخۆشخانەی نانەکەلیایە ئەو بە دوو بۆ دوو دووری ئیشەکە لەبەرەوە لە شاری سلێمانی تاکە سنتەرە بۆ شێوەی ئیش بکە ئەزیزانی ئەنارتی هیوادارم سوودتان لەم بەرگەی هۆشایی تەندروستی وەرگرت بێت کە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی شێرپەنجە بوو بە تیشک هەتا بەرگەیەکی کە بەخواتانە سپێرم تەندروست بن